من ئێستا لە ناو پاسێکی 21 نەفەریام بەرەو ناو بازار دەرەچین. ئەگەر 21 نەفەر بە پاسێک بچنە بازار، نزیکەی 21 ئۆتۆمبیل کەمەکات لە قەرەباڵغی ناو بازار و فشار کەمە بێتەوە لەسەر ناو بازار. لەگەڵ ئەوەی کە سیستەمی هاتوچۆی گشتی لاوازە و بە پێی پێویست نییە، هێشتا خەڵک بە پەرۆشە بۆ بەکارهێنانی پاس و هاتوچۆی گشتی. لەم بەرنامەی ڕوانگە تیشک دەخەینە سەر بەکارهێنانی پاس لەلایەن خەڵکەوە و ئەو گرفتانەی دێتە بەردەمی. لەگەڵمان بن. ئەگەرچی گواستنەوەی گشتی هۆکارێکە بۆ دەربازبوون لە قەرباڵغی ناوشار و کەمبوونەوەی ڕووداوەکانی هاتوچۆ، لە هەمان کاتیشدا یاریدەدەرێکی باشە لەلایەنی ئابووری و دارایی بۆ هاوڵاتیان و هۆکارێکیشە بۆ پاراستنی ژینگە، کەچی هێشتا لە هەرێمی کوردستان ئەوەی بەدی دەکرێت بە زەقی ئەوەیە کە زۆربەی خەڵک بە ئۆتۆمبیلی خۆیان هاتوچۆ دەکەن و وەکو پێویست گرنگی بە گواستنەوەی گشتی نەدراوە لەلایەن حکومەت و کەرتی تایبەت. گواستنەوەی گشتی لە کوردستان دوو کێشەی زۆر سەرەکیەیە. یەکێکیان کێشەی تەکنیکیە، واتە نەبوونی سیستم وەکو پاس و میترۆ و شەمەندەفەر و ڕێگاوبانیش تەرخان کرا بۆ ئەو زۆرە هاتوچۆیە. کێشەکەی تریشی کۆمەڵایەتیە، واتە چۆن خەڵک بەکارهێنانی ئەو زۆر سیستمانە دەبێنێتن. ئایا ئەگەر سیستمێکی ڕێکوپێک هەبێتن بۆ گواستنەوە خەڵک بەکاری دەهێنێتن یان نا؟ بەڕای من زۆربەی خەڵک ئەوەی کە توانە هەبیتن گواستنەوەی تایبەتی بەکاربنێتن ئەو جۆرە سیستم بەکار نایەنێتن، لەبەر ئەوەی بە جۆرێک لە جۆران جودا لەگەڵ وڵاتانی پێشکەوتوو بە شەرمی دەزانن کە سیستمی هاتوچۆی گشتی بەکاربێنن. ئەوەی کە بیر لێ دەکەنەوە بە زووترین کات کڕینی ئۆتۆمبیلێکی تایبەتیە هەتاوەکو بیانگەێنتە شوێنی مەبەستیان و هاتوچۆیان پێ بکرێت. لەگەڵ هەموو ئەو کەم و کوڕیانەی کە لە گواستنەوەی گشتیدا هەیە، بەڵام هێشتا بەشێکی زۆر لە هاوڵاتیان بە هۆکاری جیاواز ڕۆژانە ئەم هێڵانە بەکاردەهێنن. زیاتر تۆ بە پاس هاتوچۆکەی؟ بەڵێ زیاتر بە پاس هاتوچۆ ئەەکەم. بۆ کوێ ڕۆی بە پاس؟ ڕۆژانە دوو پاس ئەم سەر ئەەکەم، دوو پاسیش بۆ گەڕانەوە بەکار ئەهێنم. چکە لەبەرەوەی ڕێگەکە دوورە، لەبەرەوە هەر دوو پاس هاتوچۆ بکەم. هۆکارەکە چییە کە پاست هەڵبژاردووە بۆ هاتوچۆکردن؟ هۆکارەکە لەبەرەوەی خۆم پێم خۆشە ئەوەی ڕاستی بێ اینجا ڕفەقم نییە بتوانم هەتاوەکو لەگەڵی هاتوچۆ بکەم، یعنی بێکەوە هەموو تەکسێ بگرین، چکە لانی مادی هەنێک باش نییە و بۆ خۆشم باشترێکە، بۆ لانی مادیەکەی خۆشم باشترە. ئاسایی ناکری هەموو ڕۆژە من تەکسی بگرم لەبەرەوەی بۆ کچ تۆزە خۆش نییە. زیاتر ینی وەکو کچێک زیاتر هەستەکەی؟ بەڵێ مرتاحترم لە ناو پاسابم لەگەڵ خەڵکی گشتیە، وا باشترێکە بم وەک لەوەی هەموو ڕۆژێک بە تەکسی هاتوچۆ بکەم بەتەنیا و زۆرتریش ئەکەوێت لەسەر من. چەند ساڵە بە پاس هاتوچۆکەی؟ وا بۆ 3 ساڵ ئەچێت. تۆ لە زانکۆ خوێنی، بە پاس ئەچیت بۆ زانکۆ و تەوان محازەراتت هەیە، دەرست هەیە. کاتی پاسەکە گونجاوە بۆ ئەوی تۆ بگەێنێ بۆ محازەراتەکانی خۆ؟ جاری وا هەیە پاسی کە ئەچینە زانکۆ هەنێک جار نەفەری تری پێ لە شوێنی تردای ئەبەزانێن من درێن ئەەکەم، بەڵام مەرچۆنێک بە لە کاتی خۆی ئەگەم ئەگەر کاتی خۆی حاضر بم. عادەتەن ڕۆژانە چەند ماوەی چەند چاوەڕێی پاسەکەی تا پاسەکەیت؟ وڵی جاری وا هەیە زۆر نزیکەی 10 دقە چاوەڕێ ئەەکەم، ئەبەس ئەگەر خۆم زوو حاضر بم ناوانەیە یەکسەر حاضر بێت پاسەکەش. تەسەورەکەی ئەگەر مەسەلە مادیەکە نەبێ بۆ نمونە، یان مەسەلەی ئەوە نەبێت کە تۆ ڕەفیقت نییە هاتوچۆی بە تەکسی لەگەڵ ئابکەیت و ئەوانە، ئەگەر ئەو شتانە نەبێت بە پاس هاتوچۆ ناکەی؟ زیاتر بۆ کار ئاسانی بۆ خۆم و زووتر گەیشتن وە سارد و گەرمای زستان و هاوین و ئەوانە لەوانێت تەکسی بەکاربێنم.
بەگشتی وەکو کچێک کە لەناو کە بە پاس هاتوچۆکێ وەکو خۆتە لەیڵی لە بەروی پاس ئەمینترە و خۆشترێکە بۆ کەس بە هێنێکی گشتی هاتوچۆ بکە بە هۆکارێکی گشتی هاتوچۆ بکە گرفتەکانی کە لە پاسا هەیە چین ئەو گرفتانەی کە تۆکو کچێک توشتە بێ لە ناو پاسا چییە؟ وەکو کچ لەوانێ زۆر جار لایانی ڕەگەزی بەرامبەرم ئەوە کاری هەبێ بۆ من زۆر جار لەسەر پارە کە نەدراوە ئەوانە کێشە دروست ئەەکەن گوێدەی بشتەکە لەش لابێ بەخۆش بەس هەیە گوی پێ مناقەشەکان زیاترەکات یعنی کاتە ناحەی شەڕ زۆر جار من تا ئێستا لەم ماوەی 3 ساڵەیە 2 جار شەڕم لە پاسا بینیەوە. نەبوونی کاتێکی دیاریکراو بۆ هاتن و ڕۆشتنی پاسەکان و کۆنی مۆدێلەکانیان و نەبوونی گەرمی و ساردی لە نێو پاسەکاندا بۆتە هۆکارگەلێک کە هاوڵاتیان کەمتر گواستنەوەی گشتی بەکاربهێنن. لە کاتی دەوامان نەفەرمان هەیە بەهۆی ئەوەی کە زستان و ناو پاسەکان تا حەدێکی تر باشە گەرمە و نەفەر بە ئیستراحەت دانیشە بەڵام لە هاوینە کێشەمان زۆر زۆرە چونکە ناتوانین بەڕاستی تەبرید ئیش پێ بکەین بۆی نەفەر فێنکی بێتەوە بە ئیستراحەت بێ لەبەرەوە یا سیارەی خۆی بەکارێنێ یا بە تەکسی هاتوچۆ کات ئێمەش نەفەرمان زۆر کەمە لە هاوینا و بێ ئیشین بەڵام ئەگەر پەردە کتابمان بۆ بکرێت پەردەکان دابدرێتەوە پاسە مۆدل بەرزەکان ئەتوانین تەبریدیش پێ بکەین و نەفەریش مرتاح بێت لە ناو پاسەکە بە ئیستراحەت دابنیشێت و ئەو کاتە کێشەی ئیزدیحامشتیش نامێنێت و ئێمەش ئیشمان باشترە بێت و ئیش و کارمانە جوڵێت. تۆ زیاتر بە پاس هاتوچۆکەی یان بە سیارەی خۆت یان بچی؟ من سیارەی خۆم هەیە بەڵام هەڵبەدە و کاتانەی کە بمێ بۆ ناو بازار بڕۆم لەبەر خاترەوەی کە یەکەم بوونی گەراج تۆزێک بە زەحمەت دەسەکەوێ ئەکەویتە ئیزدیحامەوە لەبەر خاترەوە بە پاس هاتوچۆکەم. تۆ کە سیارەشت هەیە و ئەتوانی بە سیارە هاتوچۆ بکەی بەس بە پاس هاتوچۆکەی هەستەکەی هێشتا سیستەمی پاس و هاتوچۆی گشتی بە پێی پێویست بێ بۆ خەڵک؟ بەڵێ بەتەئەکی چونکە لە زۆر ڕووەوە ئیسیفادەی زۆر باشی هەیە بۆ تاک بۆ نمونە بوونی پاس لە ئێستەیە بۆ کەسێکی وەکو من زۆر ئیسفادەی لێ یەکەم چونکە تۆ ئیشێکی ناوبازارە هەیە بۆ شوێنێکی دیاریکراوە ڕۆی لە سلێمانیش بەتایبەت لە شاری سلێمانی ئەو شوێنانەی کە تۆ ڕویان لێ یەکی پاسەکە ڕاستەوخۆت باتە ئەو جێگەیە هەر لەو جێگەی کە سەرەکەوی بۆ نمونە دووبارە گەر ئیشە تەواو بۆ توانین ڕاستەخۆ بگەڕیتەوە شوێنی خۆت هەمان بە پاس ئیزدیحامیش توش نابێت و یارمەتیدەرێکی زۆر باشە. ئەو گرفتانەی کە تۆ لە کاتێکە هاتوچۆ بە پاسەکەی ئەو گرفتانەی کێتە بەرچاوت یان توش بووی یان بینیوتە چین کە سەرنجی ڕاکێشاوی؟ پاس یەکێک لە گرفتەکانی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەگەر مەوعیدێکە هەبێ یاخود مەسەڵەن بتەوێ بە زووی بچیتە شوێنێک پاسەکە گرنتی نییە بۆ ئەوەی کە هەم بە زووتر بدوە یان بەدڵی خۆت نییە. دوو مەشاکیل ڕوو ئەدا چونکە ئەو نەفەرانەی کە سەرەکەون زۆر جار دەنگە دەنگ تووشە بێ مەسەن سایق پاس گیرەکە ئەڵێ ناڕۆم احتیمالیە مەسەن نەفەرە پارەی نایابێ شتەکە گەورەوێ ئەم مشکیلانە لە ناو پاسە زۆر جار ڕۆیە من خۆم بینیوە. ئەو نەفەرانەی زیاتر تۆ زیاتر پێت وایە کە پاس بەکارێنن و ئاعتیمادیان لەسەر پاسە پشت بە پاس بە هاتوچۆکردنە بەستن لە ڕێی پاسەوە کێن زیاتر؟ بە تەسەووری من چینی ناوەند و خوارەوەی کۆمەڵگایە چونکە لایەنی مادی پارەیەکی زۆرێ بۆ ئەگەڕێتەوە ئەگەر بە پاس هاتوچۆ بکەی دووش ئەو خەڵکە ناوەندی مەسەڵەن ئەگەر سیارەشیان هەبێ وەسیلەیەکیان هەبێ بۆ هاتوچۆکردنی خۆیان زیاتر ئیسفادە لە پاسەکەیەکەن لە هەندێک کاتی تایبەت. ئێمە لەگەڵ خەڵکی تر قسەمان کردو باسی ئەوواکەن کە لایەنە مادیەکە هۆکارە بۆ ئەوەی کە ئەمان پاس بەکاربێن. بەڵێ بەتای لایەنە مادیەکەش نییە. تا چەند پێت وایە ئەوانەی کە سواری پاسە بن زیاتر هۆکارەکە لایەنی مادی بێ؟ منیش خۆم بۆ خۆم ئەوە نییە بڵێ هەر کەس کە لایەنی مادی باش نەبێت ئیسیفادە لەو بابەتەکە ئێستا من سیارەی خۆشمم پێ و زۆر جاریش بە پاس هاتوچۆکەم چون ئەگەر بە پاسەکە هاتوچۆ بکەی بنزین لەم کاتەیە ینی دەرامەتی خەڵک هەر بەعام دابەزیەوە بەڵام بنزینێکی زۆرێ بۆ گەڕێتەوە ئەو مەبەستەیشی کە ئەتەوێ پاسەکە یعنی بۆ جێبەجێیەکە.
پاسانەی هەنە لەسەر لەو ئاستەنین کە هەموو جۆرە خەڵکێکیانەوە خەڵک بەکاری بێنێتن لێ ڕازی دین و ئەوەی تریشیان کاتە لە کاتی گونجا و لە کاتی دیاریکراو و بە خێرایەکی خێراتر لە هێڵی بابلە گواستنەوەی تایبەتی دەرگەینتە شوێنی مەبەست کە بە شووا دەکات خەڵک نەتوانیتن اعتیمادی لەسەر بکاتن بۆ نمونە لە زۆر شوێن خەڵک ئۆتۆمبیلی تایبەتی بەکارنایەتن چونکە هێڵی گشتی خێراتر دەرگەین تا ئەو شوێنی مەبەستە ئەگەر وەکو شارەکانی باڵن شارە گەورەکان بەکاربێنن ئەگەر بێت و شەمەندەفەر هەبووە بۆ نمونە لە هەولێرەوە بۆ سلێمانیان لە هەولێرە بۆ دهۆک خێراتر لە ئۆتۆمبیل ئەو خەڵک بەبێ گومان لەو حالەتە شەمەندەفەری بەکاردەهێنن با بڵین شەمەندەفەر ئێستاوەکو زەحمەتە و سیستمێکی گەورەیە بەس ئەگەر هەموو سەر سەعاتێکیان هەموو سەر نیو سەعاتێک پاسێکی ڕێکوپێک هەبووە بیگەیان خەڵک بگەیان بایە سلێمانی و ئینتەرنێتی تێدا با و بیگەیان بە دهۆک ئەوە خەڵک ئەوەی هەڵدەبژار لەوەی کە بخۆی سیار لێ بخورێتن و هاتوچۆ پێ بکاتن لەبەر ئەوە بوونی سیستم و سیستمێکی ڕێکوپێک کە لە کاتی دیاریکراو و بە خێرایەکی دیاریکراوە بگەینتە شوێنی مەبەست ئەو یەک لە با بڵێن حەلەکانە و ئەوەی تریش هاندانی خەڵک بۆ بەکارهێنانی ئەو زۆرە سیستمە کە بەکارهێنانی ئەو زۆر سیستمە هیچ شەرمی تدانێ بەڵکو دەگوترێتن ینی ئاستی ڕۆشنبیری هەر کۆمەلگایەک و هەر وڵاتێک لەوە بە دەردەکەوێ کە چەند کەس و چین و توێژێک سیستمی گشتی بەکارهێنێتن نەک چەند کەس سیارە تایبەت هەیە بەداخەوە لای خۆمان ئێستاوەکو و چەند کەس لە ماڵەوە دەژین ئەوانێت تەمەنیان لە هەژدە بەرەو سەرەوەی و کار دەکەن میان قوتابین دەبێت ئەوەندە ئۆتۆمبیلت لە ماڵەوە هەبێتن تاوەکو بتوانی هاتوچۆی خۆت پێدابین بکەیت. خاوەنی پاسەکان هۆکاری کەم و کوڕیەکان دەگەڕێنەوە بۆ نەبوونی هاوکاری و ئاسانکاری لەلایەنی حکوومەتی هەرێم بە تایبەت لە پێنەدانی سوتەمەنی. زیاتر ئەو گرفتانەی کە دێتە بەردەمی شوفێرانی پاس چین؟ ئێمە گرفتی هاتوچۆمان زیاتر هەیە خاصەتەن سیارەی تایبەت. خەڵکی ئمڕۆ بە تایبەتی سیارە تایبەتەکانە زۆر دەرەکەن بۆ دەرەوە بۆ ناو بازاڕەکان بە تایبەتی بۆ جادە قەرەباڵغەکان وەکو مەولەوی وەکو جادەی قەنات ئەوانە بن بە گرفت بۆ ئێمە بۆ هاتوچۆی هاوڵاتیان درەنگ هاوڵاتیان بگەێنین. ئەمە گرفتێکە لە گرفتەکانمان. گرفتێکی تریشمان نەبوونی سوتەمەنیە وەکو هەرزانتر لە هەموو دنیاە ئەبێ سوتەمەنی فەرقی هەبێ بۆ سیارەی خزمەت گوزاری بۆ سیارەی کرێ. ئێمە ئێستا لەگەڵ سیارەی کرێ لەگەڵ سیارەی تایبەتە یەک بانزین و گازتیەکەین یعنی بە یەک نرختیەکەین بە هەمان نرختیەکەین ئەبواە فەرقیە بووە لەبەرەوەی ئێمە بتوانین پاسەکانمان بە کەمتر لە قەپاتی دەرچێت و بتوانێت بۆ خزمەت گوزاری بۆ هاوڵاتیان زووتر بیگەنێتە شوێنی مەبەستی خۆی بۆ داوامەکەی بۆی دوانەکەوێ. ئێمە گرفتی پێشتر چەند ساڵە لەمە پێش ئەو گرفتەمان بۆ چارەسەر کراوە بە چەند ساڵێکە یەک دوو ساڵە ئەو گرفتەمان هەیە پێشتر بە کارتی بانزینمانە بوو کارتی گازمانە بوو ئەو گرفتەمان بۆیان چارەسەر کردوین بەس دوو ساڵە ئەو گرفتیان بۆ دروست کردوین لەبەرەوە نەفەرەکەش کەم بۆتەوە. بەشێک لەوانەی کە قوتابیانی زانکۆن کە زۆریان بە پاس هاتوچۆکەن باسی ئەویانە کرد کە کاتەکان زۆر جار دیاری کراو نییە کە پاسەکان ئەڕۆن. ئەمە لەلایەکۆ گلەیە کە بەڵام لەلایەکی تریشەوە باسی جیاوازی تەنها 10 دقیقە یا 5 دقیقیان ئەکرد. ئێوە چۆن توانیوتانە کۆنتترۆلی ئەو کاتانە بکەن بۆ ئەوەی پاسەکان لە کاتی خۆیان ئەفگەنە شوێنی ڕاوەستان و چاوەڕێی خەڵک؟ ئێمە پاسی ئێمە بە دەقە دەرەچێت. ئەوە نییە پاسەکان ئێمە خاصن خەتی ئێمە خەتی ڕزگاری بەناوبانگە لە سلێمانیە خەتی کۆنتری خەتە پاسی ئێمە بە دەقە دەرەچێت. هەر سێ دقە و جارێ پاسێکمان دەرەچێت ئیدرە و پاسە نەفەری پێبێ پێی نەبێت ئەبێ بگاتە شوێنی مەبەست. پاسی ئەمەوە نییەوەکو پڵی خەتەکانی ترە تاقە پاتینەکە لە شوێنەکەی خۆیان دەرنەچێت. ئێمە گرفتی ئەومان نییە بەڵام گرفتی ئەومانەیە پێشتر ئێمە زانکۆی سلێمانی لای ئێمە بوو لە شوێنی زانکۆی کۆن بوو ئێستا گواستراوەتەوە بۆ خوارەوە بۆ بڵین بۆ ڕاپەڕین زانکۆی ڕاپەڕین چۆتە ڕاپەڕین ئێستا کێشە لە بۆ تەلەبەی زانکۆ لەوەیە دروست بووە
کە نایڵن ئێمە پاسەکانمان بەیانیان خاصم بەیانیان نەفەر لێرەوە تەلەبەی زانکۆیە ئەبێ بە 2 پاس بڕوا لێرەوە بچێتە سەوەڵەکە لەوێ دابەزێت هەم دیسان بە پاسێکی ڕاپەڕین یا شەکرەکە بچێ بۆ زانکۆ کە پێشتر ئێمە زانکۆ لای ئێمە بوو زانکۆ لای ئێمە بوو هەموو خەتەکان هەتا سەعات 9 مەفتوح بوو بۆیان هەبوو بێن لەوێت تەلەبەی زانکۆین کە لەبەرەوەی 2 پاس نەکەن بەس ئێستا مەمنوعیان کردووە لە ئێمە بەعکسی ئەوانەوە ئێمە یارمەتی ئەوانمانەیە ئێستا ئەوان بە هەموو بە 2 خەتە نایڵنێمە نەفەرەکان بەری ئەو کێشەیەش لە حاڵەتێکە تەلەبەکە بۆ نمونە دەی بێ بۆ 8 لە خەو 8 بۆ حاسەڕەی هەیە لە زانکۆ کاتێکە یەتە سەجادەکە بەو پەلەپەلە 2 خەتە چێتە زانکۆ ڕاپەڕین شەکرەکە ئەم 2 خەتە دەرەقەتی ئەو هەموو تەلەبەیە نایە 19,000 تەلەبە بە یەک لە مودەی سەعاتێکە ئەبێ بچێتە ناو محازەرەکەیەوە هەندێک لە سەرنشینەکان باسی ئەوواکەن کە جاری وا هەیە دەمەقاڵە دروستە بێ لە ناو پاسەکانایان شوفێرەکە مەسەرەن پاری کەمتری وەرگرتووە ئەڵە ناڕۆم هەتا باقی پارەکە وەرنەگرم یان گرفت لە بینی نەفەرەکانە دروستە بێ ئێوە چۆن نتوانن چارەسەری ئەو حاڵەتانە بکەن کە 20 نەفەر 21 نەفەر تۆ لە یەک پاسە هەڵەگری من وەکو خەتی خۆمان قساکەم خەتی خۆمان تا ئێستا هیچ کێشەی وامان توش نەبووە و کێشەی واشمان توش بێ هیچ شۆفێرە ڕێنمایی خۆیان پێەیە من وەکو لێ پرسایە مێڵە ڕێنماییە و بۆشم هەڵواسیون و بە خاڵ بۆ هەڵواسیون لە ژوورەکانمانە کە هیچ شۆفێرە بۆی نییە دەنگە لەگەڵ نەفەرە پارەی نەیاوە نەفەر هەیە من کوڕی گەنجی وا سەرکەوتووە لەگەڵما پێشوی سەرکەوی هاتوتە لای جامەکەی خۆمەوتوتی پارەم پێ نییە سەرکەوم وتمەوەرە سەرکەوە یعنی باوەڕ کە تا 2 ڕۆژ خەفەتم پێ خواردووە ئێمە چۆنێکم بە دەنگ لەگەڵ نەفەرە لەسەر پارێ زۆربەی شوفێری ئۆتۆمبیلە تایبەتەکان و سەرنشینەکان دەڵێن ئەگەر سیستەمێکی گواستنەوەی گشتی گونجاو هەبێت ئەوە ئێمە کەمتر ئۆتۆمبیلەکانمان بەکاردەهێنین و کەمتریش تووشی گرفت دەبین. ئەگەر سیستەمێکی گونجاو یا ئامادەکاریێکی باش بکرێ بۆەوەی کە هاوڵاتیان هاتوچۆی پێ بکەن بێگومان من یەکەم کەسەم ئەو بەکارێن سیارەی تایبەتی خۆم بوو هەموو شتێ بەکار نایەن چونکە تو هەر کێشەکە لەوانەیە کە تۆ سیارەی خۆت بەکارێنی مێشکت ماندووە بێ و مەسرەفێکی زیاتر دروستە بێ بۆ ژیانی تایبەتمەندی خۆت لە ڕووی بانزینەوە لە ڕووی ئەو پێداویستانی کە ڕۆژانە سیارە تۆ بەکارێنیە بێ خزمەتت ئەکا بێ خزمەتی بکەیتەوە بەڕاستی بەڕای بن یانێ شتێکی وا بێ بۆ ئێمە زۆر باشە و زۆر خزمەت زیاتر ئەگەێنێ بە هاوڵاتیان هیواداریشم کە ڕۆژێک بێ هێڵی شەمەندەفەر بێ ڕێگەی پاس بێ کە تایبەت بۆ شوێنێک بۆ شوێنێک دەستنیشان بگرێت کە هاوڵاتیان بەکاری بهێنێ من ڕۆژانە ئەگاتە 6 ساعت بۆ 7 ساعت ئەگە دەڵم زیاتر کەمتر نییە کە سەرقاڵم بە لێخڕنی ئۆتۆمۆبیل لەبەرەوەی کە بە بەردەوامی هەموو کارەکانم ڕەپت بۆ بەم سیارەیەوە یعنی بۆ بە شتێکی دائیمی ژیان یعنی ئەگەر ڕۆژێک تۆ بەسیترین شتیشت بێت لە دەرەوەی ماڵەکەی خۆت پێویستەکە هەر بە سارەکە خۆت بڕۆی ینی شتێکی وا نەکراوە بۆ ئێمە کە بتوانین ینی واسیلەیەک بێ لە بینی ماڵ و بازار و یان هینی کاری ڕۆژانە و پێ جێبەجێ بکێ بەڕاستی هەرەوەیە ئەگە کەسێکیش سارەی نەبێ پێم وایە زۆر زۆر نەهامەتی ئەبینێ بە پاس بڕۆ پاسەکەش لەبەرەوەی کە ڕێگە ئیزدیحامە لەبەرەوەی کە سارە زۆرە لەبەرەوەی کە جادەکان زۆر باریکە ئەمە بێتە هۆی دواکەوتن لە هەموو دائیرە بێ ئیتر ئەو ئیشێکە بۆی ئەچێ هەنی ئەمانە هەمووی کاریگەرن بەڕاستی بخۆم بەبیرم دێتن لە هەولێر باشترین جۆری پاس کە ئەو کاتە مارسیدس بن بەکاردەهات هاتوچێ پێدەکرا و پاشان ئەو سیستەما لەگەڵ زیادبوونی پێداویستەکانی خەڵک و لەگەڵ گەورەبوونی شار پەرەی پێ نەدرا بە پێچەوانەوە نەتوانرا کە پەرەی پێ بندرێت و هەر نەشمە
و لە جیاتی ئەوە هەموو تەرکیزەکە خراپسەر بەکارهێنانی ئۆتۆمبیلی تایبەتی. ئەو سیستەمە هەبووە نەمایە ئێستاوەکو دەبی دیسان دەست پێ بکرێتەوە، بەڵام ئەوەی کە گرنگەکە هەموو شارەکان و هەموو شارۆچکەکان و هەموو محەلەکانی ناو شارە گەورەکانە ببێ کۆ بەسترێتەوە. بەڕای من دەکرێتن لەوە دەست پێ بکرێتن پاسی ڕێکوپێک ناوبینی شارەکان بەکاربێتن لە کاتی گونجە هەتاوکو ئەگەر چاوەڕ نەکاتن ئەو پاسە کە هەتاکو پڕ ببێتن بە چەند نەفەر هەبێتن بڕواتە ئەو شارەی کە مەبەستە بابلن بۆ نمونە لە هەولێر بۆ دۆکیان لە هەولێر بۆ سلێمانیان لە هەولێر بۆ سۆران پاشان ئەگەر بێت و ئەو کارتە تایبەتی بیتن یان ئەو تەکەرتی گشتی بیتن دەبێ لێپرسراوەتی دەکەوێتە سەر ئەستۆی لایەنە پەیوەنددارەکان کە بتوانن باڵین پاڵ پشتیان بکەن لەلایەن ئابووریەوە تاوەکو زەرەر نەکەن، چونکە ئەمە بە دوجار بە سوودی کۆمەلگا دەگەڕێتەوە، سوودی خێزان دەگەڕێتەوە، بە سوودی تاش دەگەڕێتەوە. ئەوە لەلایەک لاشتە لە شارە گەورەکان لە شارێکی بوون وەکو هەولێر زۆر کۆمەلگا هەیە، کۆمەلگای ئەوان کە تاز دروستکراین ئەو شوێنانی لە دەرەوەی شارن دەکرێت لەوێ دەست پێ بکرێتن هەموو سەر سعاتەکان هەموو سەر نێو سعاتێک پاس بیان باتە ئەو شوێنە کە زۆر بەکاردن ئەوەش لە یەکێکە لە زۆرە هاندانێکە و زۆرە چارەسەرێکە. شتێشتر دەکرێتن بکرێ ئەو شوێنانی کە خەڵکی زۆر دەچیتێ بۆ نمونە وەزارەتەکان زانکۆیەکان ئەوان وا بکەن کە سیستمی گشتی هاتوچۆ دەستەبەر بکەن بۆ قوتابیان و بۆ مۆزەفەکانی خۆیان و هەروەها هەندێک زەحمەتتر بکەن کە هەر کەسەوە بە سارەی خۆی بتوانین تەمستە ئەو شوێنانە. بوونی هێڵێکی گشتی گونجاو کۆمەلگا دەرباز دەکات لە جەنجاڵیەکانی شەقامەکان و ژینگە دەپارێزێت. هەر بۆیەش گرنگیدان بە گواستنەوەی گشتی بۆ هەرێمی کوردستان بۆتە پێویستیەک.